عزیزانی من سڵاوتان لەبێت خۆشحاڵم لە پرۆگرامێکی دیکەی فانۆس بە کۆمەڵێک پرسیار و دیاریتر ئەبمە میوانی ماڵەکانتان تا کۆسای پرۆگرام لەگەڵمان بن بزانین کێ بێتە خاوەنی خەڵاتەکانمان. سڵاوت لەبێ. سڵاو لێ بێت تۆش خاتون بەڕێز گەلە بخێ بەسەر چاوت خۆش بێ زۆر سپاس. پێم لە ڕۆژانە بەچی سەرقاڵی؟ وەڵی شوفێری تەکسیمە بە تەکسی سەرقاڵم. لە شەستاق بە سەلامەت بیاخوا. لەگەڵ ڕەمەزانە بینت چۆنە؟ وەڵی الحەمدولیلا زۆر باشم لەخوای بە زیاد بی. ئیش و کاری تۆ زۆر لەگەڵ خەڵکە لێیان تووڕە نابی چونکە لە ڕەمەزان تووڕەبوون زۆرە بێ. بەڕێ وەڵا داخی دڵە بۆوان دەڕێژین. لەگەڵ خەڵکە گوناحی چییە بۆ؟ وەڵا برسیمانە تێنیمانە. باشە. پێم بڵێ سۆشیال میدیا بەکارێنی؟ ئەرێ وەڵا. چ شتێک زۆر بەکارێنی؟ وەڵا فەیسبوک. 964 فۆلۆ کردووە لایکت کردووە؟ بەتاکید چۆن؟ زۆر باش. تابعش ساعت چەند دەکەم؟ زۆر باشە. مۆبایلەکەت بەڵێ. چەند ڤیدیۆ ڕسمی تایە؟ وەڵاهی تۆناڵی پرسیاری ئاسانە و پرسیاری ئاسان. جاوب بەرەوە. وەڵا نەمژماردیە بەس ئەگەر ژمارەکەم پێ بڵێ بزانی چەنی تێدایە منش خەڵاتی خۆم یەکسەرێن بە تۆ. پرسیارەکانی من چەند ئاسانە؟ خدایەکیت دەکەیەوە؟ ئەی چۆن؟ بەبێ بەڵگانێ؟ وەڵا درە نازانم. نازانی؟ باش. ئەتوانی سناپ بەکارێنی؟ بەڵێ کەم. سکۆرت زۆرترین سکۆرت لەگەڵ کێ هەیە؟ کچەک. اینجا ئەتوانی ئاخرنامەیەک تەمام شام بێ؟ ناوەڵا. ئەی من بەچی خەڵاتە بەمێ؟ ئەخۆ تایبەتەوە. باش. ئەتوانی بلۆکیکەی؟ ناوەڵا. باشە کاکە هەرموویە خەڵاتی بە منە. باشە کوڕدا گۆرانی بلۆکم دەکرێت بەس کچنا. دڵمان نایە ها؟ ناوەڵا دڵمان نایە. باش. گۆرانی شعر بەسەرات شتێکە زانی بۆم بگەڕیتەوە شتێک بێت. وەڵا گۆرانی دەزانم. دەیڵا گۆرانێک بۆ بڵێ میش خەڵاتی خۆمێن بە تۆ. گۆرانێکی تازەی هونەرمەندی گەورە زیادە سەعات. یەڵڵا. گۆرانی تازەی زیادە سەعات. سەرەتاکە چ بۆ نوێیەکە؟ جار بۆ زانیاریدە گۆرانی نوێ نییە باشە؟ هی کۆنە بەس نەکراوەتەوە. وەڵا جێبیز نەبوومە یەکەم جارە جێبیز بووم. باشە. بێدڵ بێئیمان بێویژدان زاڵم خوا نەناز نائینسان زاڵم خوا نەناز نائینسان. زۆر سپاس. ئەوە کورتە گۆرانی بوو خۆ گۆرانی نەبوو. دەست خۆش بێدەنگی نەڕزێ. سەلامەت بی. جامیش خەڵاتی خۆم پێشکەشی تەوەکەم. زۆر سپاس. سواز بۆ تۆ. سپاس بۆ کەناڵەکەشتان دڵخۆش بووم زۆر. سپاس ئێمە سەلامەت بی. ڕەمەزانیشتان لێ پیرۆز دەکەم دووبارە و سێبارە. زۆر زۆر سپاس. سەرچاوم لە کاچی دەرهێنەر. زۆر سپاس. کامیلەمانە کامیلەمان. دەستەکان خۆش بێ. شتێکی چاکە خەمە نەبێ. زۆر سپاس خاتم خۆشحاڵ بووم. زۆر سپاس. زۆر سپاس. سڵاوت لەبێ. سڵاوت تۆش بێت. لەگەڵ ڕەمەزان بینە چۆنە؟ الحەمدوللا زۆر سپاس. باش. کەش و هەواکەی فێنکە باشەوە نییە؟ ئارێ وەڵی جەوەکی خۆشە عنی گەرمدا ناتوە. ڕۆژی سەهلە. ئینشەڵڵا هەر بە سالی شتێپەڕێ بۆمانە ئاوا کەشەوە فێنک بێ زۆر مانومان ناکەوە نییە؟ ئارێ وەڵی من لەگەڵ ڕەمەزان باشم. تووڕە نابی؟ بەخوای چونکە ئەوانەی کە لە ڕەمەزانە بە تایبەتی پیاوەکان کە برسیانە بێ ها لای بانگی مەغریبەوە هاوارەکەن داوای خواردنەکەن. برسێتی تاسیلم لێ ناکە. ئەی تینۆتی؟ نا توێنی توش باشم. کەسێکی هێمن لەسەر خۆ دیارە بزانام زۆر تووڕە نابیوانە؟ خۆران ناوەڕە. ئێتە زۆر باشە. خۆزگەم بە خۆت. سۆشیال میدیا زۆر بەکارهێنی؟ لا زیاتی تیکتۆک. تیکتۆک. بەڵێ. تیکتۆکی 964 لایک کردووە؟ فۆلۆوت کردووە؟ 964 ینی پەیجەکەی ئێمە؟ بەڕاستی بڵێم نا. نا. ئەمە خەڵاتێکی فت. لو برم ئەوەیە دو وەزنە بیتمێن ڕاستی بڵێم. بەڵام دوای کابێ فۆلۆیەکی لەبەری دوای پرۆگرامەکەی خۆت ببینیتەوە وانە؟ ئینشاءڵڵا بەچاو. باش. زۆر بینت باشە لەگەڵ ڤیدیۆ و ڕسم و شتانە؟ ڤیدیۆ بڵێ ڕست. باش پێم بڵێ ناو مۆبایلەکەت چەند ڤیدیۆ ڕسمی تایە؟ وەڵی ئەوە مۆبایلەکەم زۆر تایە. ژمارەیەکم پێ بڵێ ئەگەر ژمارەکەت ڕاست بێ میش خەڵاتی خۆمێن بە تۆ. چەند ناسانە؟ سەروی هەزار. سەروو هەزار نییە؟ بۆ منەڵێ 1502. بە دقیقی نازانم چەندە بەس هەزار زیاترە. چونکە مۆبایلەکە میدال لە ئیخۆنەوە ئیخێزانە بۆ زۆرم گرتیتەوە ئەموو تێکەڵ بێ خۆمی خێزان تێکەڵ بووە. خوالێکتان نەکە؟ سەلامەت بێت. بەڵام منە بێ ژمارەکەم بەڕاستی پێ بڵێ ینی بە دروستی. نازانم بڵێم چەندە. باشە. شتێکی تر. شتێکت پێڵێم 3 جار بە خێرایی لەسەر یەک بۆم بڵێرەوە. چیت؟ چوومە چەمی چەقەڵان چەقەڵ چەڵ تووکێ تەقان. وەڵا ناتانم.
هەموو سێشەمێک لە ماڵی شاسوارش لە ساوەرەیە هەموو شەوی سێشەمە لە ماڵی شاسوار شاسوار لە ساوەرە خێرایی نییە هەموو شەوی سێشەمە لە ماری شاسوار لە ساوەرەیە هەموو ئەوەی تیانێ وەزعەکە شەوی تیانە ئەوەی تیانێ بۆی زیاتر ئیزافەی بۆمەکە باش شتێکی تر زۆرترین سکۆرت لەگەڵ کێ هەیە ستریک لە سناف خێزانم بلۆکێکی گەر بم بلۆکیکە نەخێر لە ماڵەوە بلۆکە کرێ ناوەڵە زۆر خۆش دەوێت خاڵێکتان نەکە ئیشەڵڵا شتێکی پێشکەش ناکەی وەکوتی شعر گۆرانی شتێکی بۆ ناڵێ گۆرانی دەنگم خۆش نییە گۆرانی من ئەم تەڕا دەکەن لێرە ڕناکەمەوە نییە هاتم بۆلات خێر بێن سەر چاو بەس لە دەنگم خۆش نییە باشە کاکە دەسەکان خۆش بێ زۆر دەست خۆش زۆر سپاس دەستەکان خۆش بێت جوانی کچی جوان برێ باشم باشی سڵاوت لەبێ سەرچاوان ماندوو نەبی باش لەگەڵ ڕەمەزان بێنە چۆنە وەڵا باش حەمدلله باشە حەمدلله تینوێتی برسێتی نانە هیچ نییە تووڕە نابی نا دڵنیای جوەکە خۆشە و ساردە و فێنکە ئەم ساڵوانیە کەمتر هیلاکەبی کەمتر ساڵی ڕۆژ فێنک بوو ساڵی ڕۆژ باشتر بوو بەس ئەم ساڵ باشترە ئەوەیە باش پێیجی 964 لای کردووە نا نەتکردووە ناوەڵ جا دواتر مۆبایلەکە دەربێنە و لایک و فۆڵۆیان بکە لە بەروی دوای چاپێکەوتنەکەی خۆت ببینیتەوە لەسەر چ ئەوە چییە فەیسبوک ئینستاگرام تیکتۆک باش باش سەرچاو پێم بڵێ لەگەڵ ڕسم و ڤیدیۆ شتانەیە بینە چۆنە وەڵا زۆر برادر نیم ئەزانی ناو مۆبایلەکە چەند ڕسم و ڤیدیۆی هەیە نا نازانی باشە شتێک بە چۆڵم سێ جار لەسەر یەک بەخێرایی بۆم بڵێرەوە باشە باش هەموو سێشەمێک لە ماڵی شاسوارش لە ساوەر هەیە چوومە چەمی چوومە چەمی چەقەڵان چەقەڵ چەڵ و کێتەقان نا تۆ باسییان دەکشتی دەکەی ینی زۆر سەیرە زەحمەتە زۆرە چەقەڵ نازانی چییە؟ ناوەڵە باوکە گیان چەقەڵ هەر چەقەڵە لە هەموو شوێنێ چەڵتوک هەر چەڵتوکە آخر سیارەکان بیگۆڕە بۆ بادینی بیگۆڕم بۆ بادینیمان نییە بۆ عەرەبی عەرەبیشمان نییە باش ئەدیکو چیترت پێ بڵێم هەر شتێک بیتن باشە دەی ئەگەر گۆرانیەک شعرێک بەسەر هاتێک شتێکم بۆ بگێڕیتەوە من خەڵات تێمە جەماعەتی بادینیان هەمویان دەنگیان خۆشە ئای نەڵم بادینەوە لە یاس خزر وڵای من مشکلە من کابراکی عسکەرم لەگە ئەو شتانە هەموو دوورم لەگە گۆرانی ئەو شتانە ئەگەر مش خەڵاتە نێمە خۆ عاجز نابی لەبەر تو هیچ نەزانی چیشی پێشکەش نەکردم ناوەڵە بەس تازانت ڕاگرت بەو سەرمایە شتەکەم بدێ باشە شتێکم پێشکەشکە بۆی میش لە بریۆ خەڵاتێکە بەمە یەک تۆز گۆرانی بڵێ یەک تۆز دەبێ بەعەرەبی بۆتان بڵێ بە هەر شتێکڵێ تايبين ولا نمر مرة بداربكم حالفين ولا نريد يوم على حبكم غلطة مرت وانتهت وشمعة العشرة انطفت غلطة مرت وانتهت وشمعة العشرة انطفت والذنب هو ذنبكم والذنب هو ذنبكم عربيك وباشا نصيبين الله لا تجونا بعذر كافي بويا ما نعود ولا مسامح عودوا ليام التجافي وما يكون العتب جارح وهذا حدنا وبس بعد وتايبين للأبد هذا حدنا وبس بعد تايبين للأبد دنگ خوش به زور زور سپاس سرمایه سرمایتی دەستەکانە خۆش بێ زۆر سپاس بۆ بەشداریکردن دەستەکان خۆش زۆر سپاس خەڵاتەکەمان برد و زۆر سپاس کەناتان بۆ سەرمایە من ڕاگرتم مادەم ڕاگرتم زۆر پرسیارکردم نەمزانین چ کەناڵەکەوە 964 ئەی نەموت فۆڵۆیی کە لایکی کە بۆی بزانی تا
ئەتوانی جوان سەیریکەی بۆی بزانی دەستەکان خۆش بێ جوانی سیڤان زۆر سپاس باش نێوە ئەحواڵە مەمنون زۆر سپاس مادوو نەبی باشن ئێوە باشن یاخوا باش بی زۆر سپاس لەگەڵ ڕۆزان بینە چۆنە حەمدوستانە بۆ خۆی گەورە لە خوا زیابێ زۆر زۆر باشە تووڕە نابی کەمێ کوڕەکان زۆر زۆر تووڕا بەس من نیم بە عامە شتەکە تووڕە بوونەکە وەنیە بەس ئەم ساڵ بزان باشترە تۆزە فێنکە ئەم ساڵ باشترە لەبەرەوەی کەەوە جەوەکەی تۆزێک بەرەو ساردیە لاانەیە زۆر جار ببینی خەڵکێکەیە کەمتر تووڕە بێ بەڵام بە تووڕەبوونە هەر لە خۆمانە هەیە ڕاستە وا خۆشترە سیڤان لەگەڵ سۆشیال میدیا بینە چۆنە باشە لە خۆوە سەرە چی زۆر زۆر بەکارێنی وەکو چی ئەکاونتەکان وەکو ئەپەکان زیاتر ئەوە پێی بەکارێنم ئینستاگرامە لەگە سناپ تیکتۆکەکەشم هەیە یانێ باش حازریان کرد دارەکان بۆ حازر کردین یەکسەر پێشەمووی باقسەکانمان تاوکەین دواتر عەسفەکەین و گۆرانیەڵێین باش لە سناپ نازۆر زۆر سپاس خۆش هەبێ خۆ ناخەمیمان بن زۆر زۆر سپاس تۆ سەربازە و نەگەدا بازەونەکەمان شتێکە خۆین دەبا سەر پێم بڵێ زۆرترین سکۆرە لەگەڵ کێ هەیە سیڤان زۆرترین سکۆرم لەگەڵ دایکی منە لەگەڵ بلۆکیەکەی چی بکەم؟ بلۆکیەکەی ناوەڵڵا من خۆم بلۆکەمە بلۆک ناکەم من خۆی ئەپەکان هەر لە ئەو تومە بەدڵی خۆت کامە دویست ڕەشی کە ڕۆژێک ئاخر ئەگەر بلۆکی کەی من خەڵات دێمە بلۆشی کەم؟ واللهی ئەوم زیاڵێ بلۆشی مەکە و خەڵات دێمێ نا بلۆکی کە و خەڵات دێمە ناوتوانم زۆرم خۆشە ناتوانم خاڵێکتان نەکا سڵام بێ هەر بمێنن بۆ یەکی شەڵا دەواشە مادەم وایە چۆ خەڵات پێشکەشی من کە گۆرانێکم بۆ بڵێ ئەیوایە لە خزمەتدان گۆرانێکت پێشکەشەکەم بە تۆ پلاس 964 بەدارم بەدڵتان بێت و زۆر سپاس بەدڵمانە بێ باش ئامادەرە دەی با کاسپێکی کاجارە کوخێکی بچووکم کردەوە لێرە لەخوا بەزیابێ لەخوا بەزار بێ خەڵکیان بۆ لات داوات لێ بکەن گۆرانیان بۆ بڵیت لە کاتی لە فەخ ئامادەکردن لە کاتی ئەو کاتانێکەوە خواردنوشت ئاماداکەم بەنسبەت توی کا برایەکی خۆشم لەگەڵایە میشتی گۆرانیان پێشکەشەکەم و ئەو شتانە ئێمە شوێکی کە بێجگە لە بەرنامەیەوە وەشت خواردن لە خزمەتە زۆر سپاس هەرچەندە مانگی ڕەمەزانیشە وەڵام ئیتر هێنا بووم وەکو دیکۆرێشێک کەوا لای خەڵکە ئاسایی بێت ئێمە گیانێکین لە دوو جەستەدا وەک شێعر و ئاواز لە یەک بەستەدا دنیا نەتوانێ لێکمان کاتەوە دنیا نەتوانێ لێکمان کاتەوە مەگەر خۆ بۆ خۆی بێمان بەتەوە مەگەر خۆ بۆ خۆی بێمان بەتەوە دەنگی خۆش بێ دەنگت نەبدە ئیشەڵڵا هەر بمێنن بۆ یەک و خوا لێکتان زۆر سپاس دەکەم دەستی تۆ خۆش بێ زۆر سپاس دەستی خۆش دەستی خۆش زۆر زۆر سپاس خاپی بە هەزار والله کابرا لێرە نیە بۆ خۆم کەوتومەتە سەر عەرەبانەکەی خەریکم شتە فرۆشم ئەتایەتەوە هیچی وە نایەڵمەوە تر نازانم بەزەرە بە قازانجە کیلۆی بۆیان بە کیلۆی قاپی بۆیان بە هەزار پەرداخیش بە 2000 بەسرفمان تیا کردووە چۆنی ئەمەی تۆیە خەریکم کاسپیت بۆکەم وەرە وەرە خەریکم کاسپی و بۆکەم وەرە چۆنی هەستت چۆن هاتیتەوە بووم بە ساحێبی عەرەبانەکە و وڵی هەستم زۆر خۆشە خۆشە یارمەتی بم وەرمەگری بە شاگرد ئەم کەی بە شاگردی خۆت کو دەبی لۆ نابی کو دەبی لۆ نابی ئێ بوو بێکەوە ئیشەکەین یعنی یارمەتی دەدەم و هەنارت لۆ پاکەکەم و احتیاری هەڵە جا من خەڵکی هەڵەم جا هەناری هەڵەم جەشر بۆیانم وەڵا ئەی چی لەوە باشتر ڕۆژانە بەچی زۆر سەرقاڵی وڵا های ئیشکارە تۆ ڕووبکەرە کامێراکەم وەڵێ قسە لەگەڵ یانیە کاکە بەرێ دەشە ساق بە یاخوا ئینشاڵڵا لەگەڵ ڕەمەزانە بینە چۆنە وڵا باشم الحەمدولله یاخوا باش بی سۆشیال میدیا چی زۆر بەکارەهێنی پێم بڵێ یعنی کوچە سناب ئینستاگرام فەیسبوک وڵا سناپم هەیە سناپت هەیە بەڵێ زۆرترین سکۆرت لەگەڵ کێ لە سناپ یعنی کو ستۆکە ستریک لەگەر هەموو خەرج لەگەڵ هەموو خەڵکی هەتا ستری یعنی سناپی باش عیبی باشە برادرم زۆرە الحەمدولله دەرەجەیەکە وڵا پول باش یەک دوانێکم بۆ بلۆکەکەی لە سناپ بۆی خەڵاتە بەمێ
بس أبي من هالي عم بجيرم بلام أو بلوكة أو بلوكة بلوچان كم؟ نعم نايكي باش آخر نامي سناب شات كتم بشاني يعني وكو آخر نامي كلا سناب شات ودعته بشانم بقى مشان هذا أوش مشان نادي كاكا أمي خلاتي بمن نايوه دابا شو ربع بخو ما خليك كاسبي يلا دي قاب تا درجيك نفر من سلااو دەبێ کاکە سلااوێوەش بەخێر بێ زۆر سپاس نای بەڕێستان ڕێبی کاک ڕێبی ڕۆژانە بەچی سەرقاڵی وڵی بە کاسبی کاسپێکی بەڵێ یاخوا لەش ساغ سەلامەت بێ. ئەمەش لەگەڵ تۆیە ئەرێ وڵی چۆنی بەڕێزی ماندوو نەبی. سەلامەت بێ لەگەڵ ڕەمەزان بینە چۆنە وڵا خۆشە تا ئێستا فێنکە و فێنکە کەشوەکەی باش لەخوا بزیاد بێ ئەی تۆ لەگەڵ ڕەمەزان بینە وڵا چۆنە زۆر باشم الحەمدلله تووڕە نابی ناوەڵا بەخوا. بەس برادێکمێ زۆر تووڕە دەبی ناوی پێرسا ئەوە لە پشت لەگەر کامێرێ بەس ناویر بێتە پێش کامیرێ بۆ کاکە وڵا دەرێ برێم چی ئەوەی پێ باشە باشە سوۆشال میدیا زۆر بەکارهێنی وڵی زۆر ناو کەمیش نا چ شتێک وەسەد زۆر بەکارهێنی ئینستا سناب فەیسبوک وڵا فەیسبوک فەیسبوک زۆر بەڵێ. بەکارهێنی 964 فۆلۆ کردووە وڵا زۆر دەدینم بەس نەم کردووە وڵا فۆڵۆ ئەوە خەڵاتێکی لە دەست دەرچوو لە بەرەی فۆلۆت نەکردووە ئەیوار. ئەی چۆن بەس دواتر بیکە بۆ دوای خۆت ببینیتەوە دەست خۆش بێ باش لەگەڵ وێنە و ڤیدیۆ بینە چۆنە وڵی ڤیدۆشتی وا بڵاو ناکەمەوەی خۆم بەسی برادران بڵاو باشە بەڵام ڕستمی زۆرەگری ڤیدیۆ زۆرەکەی بەڵێ بەس دەکەن خۆم سەیبی دەکەم و خلاص باش ئەزانی نامۆبایلەکە چۆن ڕسم و ڤیدیۆی تایە حسابی نییە زۆرە سابینیە ژمارەیەکم پێ بڵێ ژمارەکە دقیق بێ خەڵات تێمە وڵا زۆرە ژمار وەزعم ئەو هەرە ڕوا من هەرە ڕۆم کاکە بۆسەمەڕە شتێکم پێ بڵێ نازانم نازانی ناوەڵ باش سکۆرت هەیە لە سناب بەکاری نایەنم ناوە بەکاری ناهێنی ناوە. باشە ئینستا بەکارێنی بەعستم باش لە فەیسبوک زۆرترین قسە لەگەڵ کێیەکەی وڵا لەگەر کاگسماعلی برادرم برام کا لە چێ تا ئەگەر لە بڵێم ڕاستە کاگسماعیلی برات بلۆکە بلۆکیەکەی ناوەڵا ناکەی ناوەڵا باش ئەوەشیان هیچ شتێکت پێڵێم بەڵێ. سێ جار لەسەر یەک بە خێرای بیڵێرەوە وڵای ئەو ناتوانم بۆ لە خۆتۆگەناڵ لە شتێکی ئاسان نییە ئێبرلی لیۆ مێسی تاوا دەتوانم نا هەموو سێشەمەیەک لە ماڵی شاسوارش لە ساوەر هەیە وڵای ناتوانم ناوەڵا پرسیارەکەی بگۆڕم باش ئەی تۆ شتێک پێشکەشی منکە گۆرانیەک شعرێک هەرەوە نوکتەیە هەرەوە منچیە وڵای برادەکەم گۆرانی بێژە بەس دەگەرمان نیە لەو کاتەی بەداخەوەش برادێک مێ گۆرانی بێژە بەزەیش لێرە نییە یاڵە دوای دویتە چیان پێک و پێ دەکەن ئەگەر وا بوو گلەی ناکەی خەڵاتت نێمێ لە بەرەی هیچ پێشکەش نەکردم کەس عاش خۆتانە نەمدەنێت تاوا دەست خۆش بێ زۆر سپاس سەلامەت دەست خۆش سلااوت لەوێ سلام نای بەڕستان أحمد کاک ئەحمەد ڕۆژانە بەچی سەرقاڵی ولا هر بياسة بيشي لە شو ساغوێ ماندوو نەبی بێئیشیش نیا یعنی دەوردا هەوڵی بۆبە گەنجی جارێ باش لەگەڵ ڕەمەزان بینە چۆنە ولا باصة باشە باشەکە زۆر باش نییە لبس غاري أنا قوية بەو تەمەنەوە جخارە أريوة کورە لو عیبە بس عيدتهم معمەلەم لەگەڵەکە بچەنەچی چواردە پانزە نا والله قلت صار ده فازي أي تسمير شان؟ ماني لباني کە جوانە لە سمێڵمانێ لە بەرەندێ باشە چی زۆر بەکارێنی سوۆشیال میدیا ولا فرازيرك فەرازیرێکی تێڵم چی زۆر بەکارێنی لە سوۆشیال میدیا يعني- تیکتۆک سناب تيك ئینستا توك تیکتۆک باش سناب بەکارێنی زۆرترین سکۆرت لەگەڵ کێ هەیە كو زۆرترین سکۆرت لەگەڵ کێ هەیە ولا لقى برادرة لەگەڵ برادران لقى ئەگەر بڵێم بۆ برادرت بلۆکە بلۆکێکی نا والله نایکەی نا والله بلوش باشە وتە گوێ لە فەرازیرەک زۆرەگری گۆرانێکی فەرازیرەکەم والله ناتا بۆچی ناتا لێوە برادرەکان گۆرانیتان بۆڵێ نا والله ونارو نا بخوي شرمي لك نا ولا نا تا دەستەکانە خۆش بکاکە زۆر سپاس دەست خۆش ئەو سەرمێزا بینی دڵ و دەروم تاکرێتەوە اینجا باچم بۆ لای خاوەنەکەی جارێ مەشغوڵە خەریکیش حازرکردنە سڵاوت لەبێ ماندوو نەبی والله باش یاخوا باش بی
با ئیشەکانی تەواوکە ئیشەکانی تەواو نەکە شەکە تەواوەکەی آره والله یا جوابی منەیتەوە بدريقو بەدڵی تۆ جابينقو دايما جوابی منەیتەوە بەڵێ. ئەخوا لەش ساغ بێ ڕۆژانە بەچی سەرقاڵی والله خريش كتاب خانه كتاب خانه بە شەویش کارەکەی آره والله یاخوا لەش ساغ بێ لە پۆلی چەنی قولي ده دا لەگەڵ سوۆشیال میدیا بینت چۆنە والله باش باشە چی آره. زۆر بەکارێنی تيك توك تیکتۆک آره والله سناپت هەیە آره والله زۆرترین سکۆرت لەگەڵ کێ لە سناپ سكور كتابلكم ئەگەر بڵم کچەپل کرد بلۆکە بلۆکیەکەی بلوك كم كودبي ئەگەر بلۆکی کەمیش خەڵات تێمە بلوك كم والله نازم باشە بلۆکی مەکە قەینا پێم بڵێ کامێرا ڕۆڵەکەت چەند ڕسم و ڤیدیۆی تایە ناو کامێراکەت ئەوە ڤیدیۆ ڕسمەکان کە گرتوتە چەندانێ نەزانی تقريبا 600 دوالي شەر بێ نزیک بێ لە 300 خەڵاتی بەمێ دەی بزانەوەیە شانم بە کوڕێکی گەنج لەو تەمەنە 300 ڕسم و ڤیدیۆ یا مۆبایلەکە تازەیە آره والله موبايلكم تازه تقريبا لەبەر ئەوەیە آره والله كان 200 209 209 نزیکە لە 300 بەچی نزیکی کەمەوە لە 300 209 والله برينتي شتێکم پێشکەشەکەی گۆرانی شعر بەسەر هاتێک نوکتەیەک ڕۆژانە لێرە شتێکی خۆشت بەسەر هات پێ لە کاتی کارکردن زاني او زمان 209 زيادة ئەوانی کەشت بۆ زیاد کەم كوي قشتي 209 ئەوە خەریکە باشە وەز لەو بێنە شتێکم پێشکەش ناکەی وش سه گۆرانی شعر نوکتەیەک باي هيز نازم والله نوکتە نازم والله باشە لە کاتی کارکردنا شتێکی خۆشت بەسەرات پێ بەسەراتێکی خۆش شتێک اخا نوي ايش كمان نوي تازه وعربان وانا وكل باشە خوارستە با ئینشەڵڵا وەڵاهی دڵم نایە خەڵاتی نێمە بێ خەڵاتی بەمێ نازانم بۆچی بەڵام لەبەرەوەی کەوتم نزیک بێ قینە ئەوانی کەشت بۆ کۆکەمەوە لەگەڵات 42 یەکەم بینی و هەفتاوەیەک یەکەم بینی نزیک یەکەمەوە لە 300 باشە بەس بینی خۆمامێ بە کەس نەڵێ جا 964 فۆلۆکە باش باش دەستان خۆش ئەگەر خۆش سوودی لێ نەبینی کچەپلکەکە سوودی لێ بینێ کە دڵە ناو بلۆکی کەی دەستەکانە خۆش بێ زۆر سپاس تۆ مێ منەڕۆم سڵاو دەبێت خوش سلامت خاطر ماندوو نەبی خوش سلامت بی لەگەڵ ڕەمەزان بینە چۆنە باش عيد ماني لأخوي بالزيادة یاخوا باش بێ زۆر تووڕە نابی نا والله وازار چۆنە لەگەڵ ڕەمەزان باش لقيت دقتي دق من زين إن شاء الله ئینشاءالله سۆشال میدیا زۆر بەکارێنی طبعا بەڕۆژی جیشنیە لەوەسە لە ڕەمەزانە لەبەر ئەوەی کە بس بازار دخل نییە أري والله باش نەسووتین لا نصدق منوي باش چی زۆر بەکارێنی سۆشال میدیا سناب ئینستا تیکتۆک فەیسبوک چی والله فيسبوك زور زۆر فەیسبوک بەکارێنی 964 لایک کردووە نا والله لا شي دكم ئەوە ئۆفەرێکت سوودا بۆی کە خەڵاتە بەمێ باشە زۆرترین قسەت لەگەڵ کێ لە سناب دقم ماله لەگەڵ ماڵەوە بلى ئەگەر بڵێن بلۆکی کە بلۆکیەکەی بۆی خەڵاتە بەمێ نا والله باش ئەزانی مۆبایلەکەت چەند ڕسم و ڤیدیۆی تایە بلى چەندی تێدایە موبايلكم يخون ئا نا والله زور نازانی نا والله باش شتێکت پێڵم سێجار لەسەرێک بە خێرایی بۆم بڵێرەوە بشي تي وەکی ئەوەی ئەڵێ چوومە چەمی چەقەڵان چەقەڵ چەڵتو تێتەقان بداخل ناطن مول یەکجار محاولە بکە سمت چوومە چەمی چەقەڵان سمت سامي تسقلان چەقەڵ چەڵتو تێتەقان سقل ناطن چەقەڵ چەڵتو تێتەقان بداخل ناطن مول هەموو سێشەمێک لە ماڵی شاسواش لە ساوەر هەیە عموس الشمال لە ماڵی شاسواش لە لە ماڵی- ساوەرێ هەموو سێشەمێک لە ماڵ شاسواش لە ساوەرێ اشتي قرص داك وەڵا زۆر زۆر ئاسانە ناطن مو ناطن بيلو بس اللي ناطن باشە ئەی تۆ گۆرانیەک شعرێک بەسەراتێک بۆ من ناڵێ نا والله بۆ چەوەڵە ناوەڵڵا عزمنا لا الشعر ولا القراني ئەی نوکتە نكتشف ملاني ئەی لە کاتی کارکردن شتێک ڕوویا بێ بەسەراتێک شتێکی خۆش نمدي تو نەبییتۆ نخر دەی باشە گیان دەسەکان خۆش بێ سەچاوە. خوا بازار بە ساوە. زۆر سپاس ئازیزانی من سپاس بۆەوە کە تا ئێستا بینەری پرۆگرامەکەمان بوون تا شەوێکی دیکە و دەمە و میوانی ماڵەکانتان بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک خوا ڕۆژ و نوێژ و تەعاتی هەمومان قوبڵ بکات ماڵەوە